ڕۆژی 1 حوزەیران ڕۆژی جیهانی منداڵان ئەمساڵ لە سلێمانی جیاواز بوو. بەشێک لە ڕێکخراوەکان لە یادداشتێکدا بۆ پەرلەمانی کوردستان هۆشداری لەدەن لە شکستێنانی کردی خوێندنی گشتی و بەتایبەتکردنی خوێندن و بێبەشبوونی هەزاران منداڵ لە پرۆسەی خوێندن. ئەو ڕێکخراوانە دەڵێن ڕێژەی هەژاری زیادی کردووە و دایک و باوک توانای ئەوەیان نییە منداڵەکانیان بنێرنە قوتابخانە ئەهلیەکان و قوتابخانە حکومیەکانیش تا دێت بەرەو لاوازی دەڕۆن. بەڵێدار ئێمە یادداشتەکەمان ئاراستی پەرلەمان کردووە بۆ لیژنەی پەروەردە و لیژنەی کاروباری کۆمەڵایەتی کار لەسەر ئەوە بکەن ئەو یاسانی کە دەریش ئەکرێن هەنێک جار یاسا دەرەکرێت بەڵام بەڵێ تەنفیزەکەی بەداخەوە ینی بەباشی ناکرێت یان جێبەجێکردنەکەی بەباشی ناکرێت داوایان لێکین یاسایەک دەربکرێت ڕێگە بگرێت لە حکوومەت کەرتەکان بک بە کەرتی تایبەت ینی یاسایەک هەبێ مافی مناڵان ینی بەدەمی ماف مناڵانە بچێت نەک هەر لەسەر قەڵەم و ڕووکەش بێت و ئیتر دوایی ئیشی لەسەر نەکرێت ینی ئێمە قسەکەمان لەسەر ئەوە داواکەین لەو پەرلەمانتارە بەڕێزانی کە هەنێک جاریان بینین بەس قساکەن ینی با بەس قسە نەکەن بە فعلی ئیشی لەسەر بکەن ینی بەسە چۆ شەکاری و ئەوەنە ینی خۆ ئەرزکردن بەسە با بەجددی ئیش بکەن لەسەر بەتایبەتی مناڵ ئایندەی ئەم وڵاتەیە ئەگەر مناڵێک لە ئێستەوە بچێت سەر جادە و بە دوای بژێوی ژیانێ و بێت و بە دوای کارکردنەوە بێ ئەی چۆن پەروەردا بێ. منداڵان داوا دەکەن خوێندن بێ بەرامبەر بێت کەرتی پەروەردا بە بازرگانی نەکرێت. منداڵان مافی خۆیانیان هەیە و ناکرێت ئەوانەی هەژارن لە پرۆسەی خوێندن بێبەش بکرێن و نابێت منداڵ کاری پێ بکرێت. خوێندنگاکان هەمویان بەپارن هیوادارم ئەوانە نەمێنێت خوێندنگای حکومی بکرێتەوە تاوەکو بەپارە نەبێت چونکە باری دارایی خێزانەکان باش نین بۆ پارە و بۆ خوێندنگا بۆیە مناڵ ناچارە بێت کە واز لە خوێندن بهێنێت. پیرۆزبای ڕۆژ جیهانی مناڵان دەکەم لە هەموو مناڵانی کوردستان. لەم ڕۆژەدا ئێمە مافمان هەیە پێویستە مافەکانمان جێبەجێ بکرێت. ئێمە مافەکانمان بریتیە لە قوتابخانی باش پێویستە تەندروستیشمان باش بێ پێویستە ئێمە پەروەردەیەکی باشمان هەبێ. ئەم سێ مافە ئێمە هەمانە مافی زۆرتریشمان هەیە بەڵام ئەم سیانە لە هەمووی گرنگترە ئەو مناڵانی کە لەسەر شەقام کەوتون دەبێت ئێمە هاوکاریان بکەین. هیوادارم ئەم هاوکاریانە جێبەجێ بکرێت بێ بەرامبەر ئەوە زۆر باش دەبێت چکە ئێمە خوێندن تۆ دەبێت سوود بە مناڵان بگەێنی نەوە تۆ بۆ پارەی خۆت سوودیان پێ بکەین. لە هەرێمی کوردستان و عێراق ڕێژەی کارکردن بە منداڵ تا دێت زیاتر دەبێت و منداڵان لە زۆربەی مافەکانیان بێبەش کراون. داوا دەکرێت پەرلەمانی کوردستان یاسای تایبەت دەربکات بۆ قەدەغەکردنی کارکردنی منداڵ بە زۆر و ئەو یاسایانەشی هەن تون بکرێنەوە هەروەها جێبەجێ بکرێن چونکە منداڵ نەوەی دوا ڕۆژە و پێویستە گرنگیان پێ بدرێت. ڕامیا ڕوسمان کەناڵی پێیام سلێمانی.